سروشتی کوردستان و گرین سکوڵەکەم بۆ پێدانی ئەم دەرفەتە و تشی خستە سەر بابەتێکی گرنگ ئەوش بابەتی ژینگە پارێزیە. کاک هەڵات گوێتان لە دەنگمە ئیشکانیە لە دەنگە؟ بەڵێ مامۆستاژان دەنگتان بێکێشێ فەرموو. زۆر چاکە باشە. بەڕێزانم ڕۆژانە لێرۆ لەوێ گوێمان لە کارەساتی سروشتیە وەک کارەساتی لافاو لە هەنێ وڵاتانی جیهان و کارەساتی ئاگرکەوتنەوە و سوتانی بە هەزارها هێکتار لە دارستانەکان لە وڵاتانی ئوسترالیا و کەنەدا و بە تورکیاشەوە بینی وەکو شکە ساڵی لە وڵاتانی خۆرەڵات ناوەڕاست کە خۆشمانێکێکی لە وڵاتان و بێبەژنین لەو گۆڕانکاریانەی کە لە کەش و هەوایە و لە سەر ئەم هەسارەیە ڕوویاوە. تەمەنە ئەمانە وەکو زەنگێکی ئاگادارکردنەوە وایە بۆ ئەم مەترسیە گەورەی کە ڕوبەڕووی ئەم هەسارە بووتەوە. ئێمە وەکو هەموو کاتێک باسی ئەەکەی وەکو وایە لە کەشتێکە بینکونبوونی کەشتێکە مانای غەرقبوونی هەمومانە لێرەیە، لەبەر ئەوە ئەبێ خەم هەڵگر بین بەبوونی زریان و لافا و سوتانی دارستانەکانە و ئەو گۆڕانکارانەی کە لە کەش و هەوایە بۆ ئەو گلۆبەڵ وەرمینەی کە ڕوویاوە. ئێمە طبعا وەکو تاکێک هەر کەسێ لە ئێمە هەمومان بەشداری لە گۆڕانکاریەکانی کەش و هەوایە لە پیسبوونی ژینگەکەیە، لەبەرەوە وەکو کاردانەوەیەک ئەتوانین هەمومان بەشدار بین لە پارێزگاریکردن لەم ژینگەیە و لە ڕاگررتنی ئەم ژینگەیە، هەر لە بەرپرسێکی حکومیەوە هەتا بە دکتۆرێک، هەتا بە ئەندازیارێک، هەتا بە کاربەندێک، تا بە کابانێکی ماڵ و تا بە خوێندکارێکی ابتیدایی ئەگا سەرەتایی ئەگا، هەر یەکێ لە ئێمە ئەتوانین هەر یەکەوە بە شێوازێکی خۆی پارێزگاری لەم ژینگەیە بکەین. ئەمە وەکو سەرەتایەک بەڵام پێم باشە بچینە سەر ئەو بابەتە سەرەکیەکە. طبعا وەکو کاک هەڵات منی ناسان وابزانم پێویست ناکە، بەڵام من ئەندازاری تەلارسازیم لە ئێستاە مامۆستام لە زانکۆی کۆیە لە بەشی تەلارسازی. سمینارەکەمان لەسەر بەس ئێستا یەک دەقە شێری بکەین بزانین بۆ ئێنە بێئەدی نازانم ئەگەر دەرکەوت شاشەکە لای جەنابیشتانەوە. بەڵێ دکتۆرە. باشە، زۆر چاکە. طبعا ئەو بابەتێک کە ئەمڕۆ ئەمانەوێ باسی لێ بکەین کاریگەری نەخشە و بیناسازیە لەسەر ژینگە. ئەم بابەتە دوو تەوەر لە خۆی ئەگرێن، تەوەریکیان چۆن بینا کاریگەری لەسەر ژینگە دروست ئەکات، بە تەوەری دووهەمیان بەراوردێکە لە نێوان نەخشەسازی کۆن و نوێیە لە ڕووی کارامەیی وزە و لە ڕووی ئاسوودەیی گەرمەکیەوە. طبعا ئەگەر پرسیارەکە بکەین تەوەری یەکەمیان how does construction affect the environment، کەوابێت چۆن بیناکان، ئێمە ئەزانین کە بیناکان کاریگەریکی نێگەتیڤیان هەیە لەسەر ژینگە، بەڵام چۆنە کاریگەریەکەیان ڕەنگە تۆزێک لەوەیە لەوە ئەوە زیاتر ڕوونەکەینەوە. طبعا وەکو ئەزانین ژینگە ڕوبەڕووی مەترسیی گەورە بۆتەوە گوباسمان کرد بەهۆی کۆمەڵێک گرفتەوە. هەنێ لەو گرفتانە بەهۆی چالەکیەکانی دروستکردنی بینا و باڵەخانەکانەوەیە. طبعا وەکو گوتمان بیناکان بەشدارن بەڕاستی لە وێرانکردنی ژینگەیە، چ لەسەر ئاستی ناوخۆیی بێ یاخۆ چ لە ڕووی ئاستی جیهانی بێت. کەرەستەی بیناسازی ئەو کەرەستە خاوەنەی کە بەکارهێنرێت لە پرۆسەی دروستکردنی بینا و باڵەخانەکانە، وەکو ئەزانین ئێمە لە خاکەکەەوە دەری ئەهێنین، واتە ئەم کەرەستە خاوانە لە سروشتەوە بەکاریان ئەهێنین. لە زۆربەی شوێنەکانە بینی شاخەکانە بڕێتەوە کە بەڕاستی ئەمە کارەسەیەکی گەورەیە. طبعا ئەم پرۆسەی کە ڕوئە بەهۆی کۆمەڵێک ئامێرەوە وەکو شۆفڵ و حەفارە و گەڵابە، ئەمانە بە بەردەوامی لە شوێنی کارەکانە لەلایەن کۆمپانیەکانەوە ئیشەکە بۆ ئیشکردنی ئەمانە بەدەر لەوەی کە ئەم کەرەستانە دەرێنن. طبعا گازێکی زۆر و گازوایل سەرفە بێت کە بێتە هۆی پیسبوونی ژینگەکە، بێتە هۆی دروستبوونی گازە ژەهراوەکان وەکو گازی دومۆکسیدی کاربۆن کە چێتە بەرجی هەواوە و هەوا پیسەکە و دوایش کاریگەری لەسەر تەندروستی تاقەکانە بێت. طبعا بەپێی ئەنجومەنی بینای سەوزی وڵاتە یەکگرتووەکانی بەریتانیا UK، سێکتەری بینا بەس تەنیا طبعا ئەم دراسەیە تەنیا لەوێ کراوە، تەنیا سێکتەری بینا ساڵانە زیاد لە 400 ملیۆن تەن کەرەستەی بینا بەکارهێنێ. طبعا ئەمانە زۆریان کاریگەریی نەرێنیان هەیە لەسەر ژینگە، و هەنێ لەو کەرەستانە وەکو کۆنکریت، وەکو ئەلەمنیۆم، وەکو ستیل
ئەمانە طبعاً بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرپرسیارن لە دروستبوونی و بڵاوبوونەوەی گازی دۆمۆکسیدی کاربۆن لە هەوایە. لە لایەکی ترەوە بەپێی ئەو داتانەی کە دەستم کەوتووە طبعاً یەکێک لە وڵاتانە زۆربەی کار جێگای داخە زۆربەی دراسەکان باسی US و UK یەکەن چکە زیاتر لەوێ ئەم دراسانە زۆرتر ئەکرێ، بەڵام ئەوانش نمونەیەکی باشە بۆی کە ئێمە بزانین لەکوێ لە کاریگەریەکان چۆنە. طبعاً لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بۆ بەرهەمێنانی 76 ملیۆن تن لە کۆنکریتی ئامادەکرا و نزیکەی 100 تن لە دۆمۆکسیدی کاربۆن دروست ئەبێت، ئەمەش کاریسەیەکی بەڕاستی گەورەیە، ئەمەش بێتە هۆی پیسبوونی ژینگەکان. ئەمە پێم وایە لەسەر ئاستی بۆ ساڵێک لەسەر ئاستی جیهان ئەگاتە 3 بلیۆن تنیش، یعنی زۆر زۆرە بەڕاستی بیرەکان. بەپێی بۆ کۆنتراکتەر کە کۆمپانیایەکی گەورەی و لە زۆر شوێنیش ئەمانە فەرعیان هەیە لە زۆربەی وڵاتەکانە، توێژینەوەیان کردووە دەریان خستووە کە سێکتەری بینا بەرپرسیارە لە پیسبوونی هەوای ژینگە بە ڕێژەی لە ساڵ 23، هەروەها بەرپرسیارە لە گۆڕینی کەشوهەوای ژینگە بە ڕێژەی لە ساڵ 50، هۆکاری پیسبوونی ئاوە بە ڕێژەی لە سایە 40، هەروەها بە ڕێژەی لە ساڵ 50 خۆڵ و خاشاک و پاشماوە ئەکێ بەژێر گڵاوەکە لە بەروبوونی دروستکردنی کەرتی بیناسازی. لە لایەکی ترەوە طبعاً ئەمە هەر وێنەیەکە لە لای خۆمان لە سلێمانی گرتوومە، زۆر جارەبانی جێگای داخی ئێمە تۆزێک کەلتوری نوێژەنکردنەوەمان نییە، کاتێک ئەوێ بیناکەی یەکسەریەت سەر لە نوێ هەمووی تێکایە و جارێکی تر دروستی ئەکاتەوە. ئەمەش طبعاً ئەمەش وێرانکارێکی ترە بۆ کاریگەری بۆ سەر ژینگە. ئێمە زانین لە تێگانی ئەمانە کۆمەڵی گازی پیس دروستە بێت کە چێتە بەرگی هەوا و بێژگە لەوەی کە ئەم هەموو مەوادی کەرەستەی بینایە هەمووی بێ بە خۆڵ و خاشاک و دوجار ئەبێ هەوڵ بدێت کە خۆی لێ ڕزگار بکە. طبعاً ئێمە دوای ئەوە ئەمانە ئێمە زانیمان کە بڵێن کاریگەری بیناسازیە لەسەر ژینگە، بەڵام چۆن ئەتوانێت ژینگە بپارێزێ؟ ئەوەی کە لێرە باسی لێکەین ئەوەیە بۆ وەڵامی ئەمە پێویستمان بە چی هەیە؟ پێویستمان بە پێویستەکە پراکتیزی سستەنەبڵتی بکرێ بۆ ئەوەی کاریگەری بیناکان کەم بکرێت، کاریگەری نەرێنیان کەم بکرێتەوە لەسەر ژینگە، یاخۆ بە شێوازی تر بۆ ئەوەی ژینگە بتوانین ژینگەکە بپارێزین. لێرە پێش ئەوەی کە باز لە سستەنەبڵتی بکەین، پێم باشە باز لە گۆڵەکانی UN بکەین. لە ساڵی 2017 UN 7 گۆڵی دانا، طبعاً لە 2015 7 گۆڵی دانا کە ئەم گۆڵانە وەکو چۆن بڵێ داواکاریەک بێت لە هەموو وڵاتانی دنیا کە تا 2030 ئەمانە بچێتە بواری جێبەجێ بکرێن. زۆر ئەمانەوەکو بڵێن بزانین گۆڵەکانی سستەنەبڵتیە زۆر لەسەری پێدا ناگرین، بەڵام بە شێوازێکی زۆر بەپەلە باسێکیان لێوە ئەەکەین. طبعاً یەکێک لەوانە نۆ پۆڤێتی واتە نەهێشتنی برسێتی. بەڕاستی کە ئەزانین لە سادەی وڵاتە لە سادەی دانیشتوانی گۆی زەوی ئەناڵێنن بەدەست هەژاریەوە، ڕێژەی هەژاری وە بەپێی ئێنەتەوەی گرتوەکان وا دیاری کراوە کەسەی ئێرادی ڕۆژانەی لە $1.9 و کەمتر بێت ئەکەوێتە ژێر هێڵی هەژاریەوە، لەبەرەوە داواکەن کە هەژاری نەمێنێ. دووهەم زیرۆ هەنگری واتە برسێتی نەمێنێ. برسێتی طبعاً ئەبینین یەک لە سەرسەی ئەوش بە نەهێشتنی هەوڵان بۆ نهێشتنی فرێدانی خواردن، ئەوەی ئەبیندێ یەک لە سەرسی ئەو خواردنەی کە دروست ئەکرێت بەداخەوە فڕێ ئەدرێ وەیستە بێ، لەبەرەوە ئەگەر بێت و خواردنەکان بەپێی پێویستی هەر کاتێک بیر لە فڕیانی خواردنێ بکرێتەوە، بیر لەوە بکرێتەوە کە کەسانێکن نان نێبی بخۆن، لەبەرەوە پێویست ناکە خواردن فڕێ بدرێت، یا یەکێک چێتە ماڵامێکەوە پێی عیب نەبێ ئەوەی کە لێمێنێتەوە پاکێجی کا بهێنێتەوە لە ماڵەوە بەکاری بێنێتەوە. گۆڵی سێهەم تایبەتە بە هەڵت ئەشوڕانس، ئەڵێ هەموو تاکێک پێویستەکە هەڵت ئەشوڕانسی هەبێ، هەموو تاکێک و هەموو پێشوچینێکی کۆمەڵگا شایانی ئەوەی تەندروستێکی باشی هەبێ. هەروەها کوالیتی خوێنن، هەموو کەسێک ڕاتی ئەوەی هەیە، مافی ئەوەی هەیە کە بە کوالیتێکی باش بخوێنێ بۆ ئەوەی ژیان بەردەوام بێ لەسەر ئەم هەسارەیە. نهێشتنی جیاوازی ڕێگەزایەتی لە بینی نێر و مێیە
کە یەکسان لە کۆمەلگای ئەمە بنەمایەکی باشە بۆ ئاشتی و بۆ ئاسایش و بۆ بەردەوامبوونی ژیان. گۆڵی شەشەم تایبەتە بە ئەو فراهەمکردنی ئاوی خواردن بۆ هەموو تاکێکی کۆمەلگا. ئەوەی کە ئەزانێم دراسەی لە 2015 کراوە ئەڵێ 2 بلیۆن کەس لەژێر هەڕەشەی نەگەیشتنن بە ئاوی خواردنەوە، بەڵام ئێستا ئەوەی کە تازە بەپێی دراساتی تازە گەشتۆتە 4 بلیۆن کەس کە لەژێر هەڕەشەی نەگەیشتن بە ئاوی خواردنەوە. لێرە حەزەکەم سەرشتان بۆ یەک شت ڕابکێشم، ئەگەر سێری ئەم وێنەیە بکەن ئێمە ئەبینین زۆر ئەگەر سێری کورەی ئەرزکەی بڵێ مەترسیە گەورەی کۆ لەسەر ئێمە خۆ ئاو زۆرە بەڵام ئەکە ئەمبینین لە سا هەفتاوی گۆی زەوی بە ئاودا پۆشراوە، بەڵام تەنیا لە سا 2.5 ئاوی شیرینەوە بە کەڵکی خواردنەوەیە. ئەوەی کە ئێستا بەردەستە بۆ خواردنەوە لە سایەکە کەوابێ پێویستەکە زۆر پارێزگاری لە ئاو بکرێ، بە تایبەتی ئەبینین کە زۆر بەی کات لە لای خۆمان ئەو کەلتورە هەیە کە ئەبینین
There are 191 participants in the conference. The recording has started. نانی وزۆک و باسمان کرد ئەو بەکەم بەکارهێنانی کەرەستەی بینا بەڵام هەنێست ئەگەر سەیری ئەم وێنەیە بکەن هەنێ استراتیجی لە کاتی بینایە ئەتوانرێت لە بینای سەوزا بەکارهێنرێ یەکەمیان هەر لە ئەساسا نهێشتنی دروستبوونی خۆڵ و خاشاکە ئەویش بەچی بەوەی ئەگەر بێت و دیزاینێکی ڕاست و دروست و وردەکار بکرێ بە دامێنشتنەکانی زۆر فید بێ ئەتوانرێ و لە ئەوروپا مەسەن زۆر جار ئەدرێ بە شەریکاتەکە یەکسەر ئەو ماوادان ئەدرێ بە شەریکات یەکسەر بەو شێوازە دروستیەکەن ئێمە بینین زۆربەی زۆری پاشماوەکان لە بڕینی ئەو مەتیریاڵانەیە کە لە مۆقعا بێ بەڵام ئەگەر ورد بن لە دروستکردنی ماوادەکان بۆ ئەو بینایە دروست بکرێ بە پری کەمترین مواد بەفیڕۆچێ لە لایەکی ترەوە مەسەن کەمکردنەوەی بەفیڕۆیان کەمکردنەوەی بەفیڕۆیانش لەڕێی چیەوە بێ ئەویش بە کرینی کەرەستەی بینا بە پاکێجی گەورە مەسەرەن بۆ منە لەوانە کاتێکە یەکێک لەوانە بڵێن کە بۆیە بەکارهێنرێ تا بتوانێت کامیان بە سەڵی گەورەتر دائما بپرسێ کامیان پاکێجی گەورەترە و ئەوانە بەکاربێنێت بۆ ئەوەی لە مشکلەی ئەم هەموو کارتۆن و پاکێج و شتە کە بێ هەموو دوجارە بێ بە پاشماوە لە مۆقعەکە ئەبێ خۆی لێ ڕزگا بدرێ هەنێ جار کە لە هەنێ لە ماوادەکان ئەتوانرێت دووبارە بەکاربێنێتەوە بۆنە ئەتوانرێت بە شێوازێکتر بەکاربێنێت ئەو گڵی لە بناغەکە هەڵەکەندرێت دوای ئەتوانرێت مەواد و سەمادی تێکرێ و لە باخەکە پەخش بکرێ و دابندێ هەنێ جار بە شێوازی ڕیسایکڵ تەوان زۆر جار بەرپرسی پرۆژەکە ئەتوانێت پەیوەندی بکات بە کۆمپانیای ڕیسایکڵەوە هەنێ لەو مادانە کە پێویستەکە ئەتوانرێت ڕیسایکڵ بکرێتەوە باش بەکارهێنانی کەرەستەکان تەوانەوە شتانی کاڵێنێکێک لەوانە وەتەر مانجمنت لە بیناکانە بکرێت ئەویش بەوەی بۆ نمونەیەکێک لەوانە هەوڵ بدرێ ئاوی بارانەوە کۆ بکرێتەوە بکرێتە تەنکێکەوە زۆرجار لەژێر زەمینە دائەنرێ و بەهۆی مزەخەیەکەوە ئەتوانێت بەکاربێنرێتەوە بۆ فلاشینی توالێتەکان یا هەنێ جار ئەو ئەوانەی کە بەکارهێنرێت لە ماڵەوە بۆ سەوزشتنەوە بۆ میوەشتنەوە ئەتوانرێت بەجیا بەکاربهێنرێت بۆ ئەگەر بەتابەتی کە هەر بە ئاو بشۆرێتەوە بەکاربهێنرێت بۆ ئاوانی باخی بیناکە بۆنە لە لایەکی ترەوە مەسەلەن بەکارهێنانی پشتبەستن بە وزەی سروشتی واتە پشتبەستن بە سۆلەر پەنەڵ پشتبەستن بە وزەی بە ئەمانە تەوان واکاکە بە باشترین شێواز بەکاربهێنرێت طبعا یەکێک لەوانەڵێن environmental protection چۆن پارێزگاری لە ژینگەکە وەکو باسمان کرد دووبارە بەکارهێنانەوە یا ڕیسایکڵ هەنێ لەو کەرەسانە طبعا ئەمانە بەدەر لەوەی کە پاشماوەیەکی کەم دروستەوێت لەبەرەوە ئەو پارێزگاریکە بۆ ژینگەکە هەروە ئەگەر لە ببینی لە وێنەکانە تون و تۆڵکردنی دەرگا و پەنجەرەکان بۆ ئەوەی نەبێتە هۆی ئەوەی هەوا گۆڕشێ لە کونوکە لە بەرەکانەوە ڕووبە ئەمەش ڕێگە ئەگرێ لە پێڕۆچوونی وزە لەبەرەوە پێویستی بە وزەی کەمترە بێ بۆ ساردکردن و گەرمکردن بەوەشکە ئەوش پارێزگاریەکە لە ژینگە لە لایەکی ترەوە پشتبەستن بە وزەی تشی خۆر بۆ ڕووناچی و گەرمکردنی ئاو داگیرسانی ئامێرەکانی ناوماڵ بەمەش کاریگەری لەسەر ژینگەکە کەمە بێتەوە سوودێکی تری بینای سەوزەوەیە کە دەنگەدەنگ و ژاوەژاو کەمترە بێتەوە لەبەرەوەی ئەو ماوادە ئازانی کە لە بینای بۆ دروستکردنی بیناکە بەکارهێنرێ ئەو ئەوانەی کە لە پەنجەرەکانە بەکارهێنرێ ئەمانەوە ئاکاکە کەمترین دەنگ داخلی ماڵەکان بێ زۆر جار ناشتنی درەختێکی زۆر کە ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کە هەوا چۆن بڵێن هەواکان هەڵم ئەڵێ نەنگەدەنەکان هەڵم ژوو نایڵدن زۆرتر باتە خانەکان لە لایەکترەوە هەنێ جار بربەست بەکار ئەهێنرێ مەسەلەن بەراوردێک لە ئیشکال هەیە هیچ نازانم ژۆم لە دەنگەدەنە ئەلو کاک هەڵات فەرموو مامۆستاجان بەس یەکێک لە بەسبارەکان چەندی دۆستەکەی عەفوتم نەوەک دەنگم نەگا نانە عیبی نێ دکتۆرە بە دروستکردنی بەربەست لە نێوان بینا و سەرچاوی دەنگەکە بۆ شێوازی کە لە وێنەکە بینن دیارە ئەمانە هەموو ئەو سوودانەیە کە لە بینایەکی بەردەوامە هەیە و کاریگەریەکانیان لەسەر ژینگەیە
این لەسەر تەوەری دووهەمی سیمینارەکە بەراوردێک لە نێوان بینای تەقلیدی و نوێدا لە ڕووی کارامایی وزە و لە ڕووی ئاسوودەی گەرمەکی. طبعا ئێمە دوو وزارەوەمان باس کرد، یەکێک لەوانە کارامایی وزەیە، دووهەمیشیان ئاسوودەی گەرمەکیە. پێم باشە و دوانە باسکەین پێشێ بچینە سەر بەراوردەکە. طبعا چاکردنی کارامایی وزە لە سێکتەری بینایە ئەبێتە هۆی کەمبوونەوەی دروستبوونی گازە زەرمەندەکانی وەکو یەکەم ئۆکسیدی کاربۆن و دووەم ئۆکسیدی کاربۆن، بەمەش هەروەها بەکارهێنانی گاز و نەوت کە بۆ گەرمکردنی ماڵەکان لەلای خۆمان تازش بەکارهێنرێت، ئەمانە هەمووی سروشتی سەرچاوی سروشتی نوێنە بوون. بۆیە پێویستە لە قۆناغێکی سەرەتایی دیزانەکە هەر جۆرە بینایەک بێت بیلەوە بکرێتەوە کە ئەم بینایە کەمترین کاریگەری نەرێنی هەبێ و لەسەر ژینگەکە و هەروەها لەسەر تەندروستی تاقەکانی. ئەگەر سەرنجێک بین لەم وێنەیە، طبعا ئەمە ئامارێکە کە لە بڵێن لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کراوە، ئەبینین لە هەموو دنیایە نەک لە لای خۆمان سەکتەری بینا پشکی شێری بەرەکەوێت لە بەکاربردننی وزەیە. لە ساڵ 40 وزە لە بیناکانە بەکارە برێن سەرفەکرێن. دوای ئەوە سەکتەری پیشەسازیە کە لە ساڵ 32، لە دوای ئەوە سەکتەری هاتوچۆیە ترانسپۆرتێشنیە کە لە سایە 28. ئەمە لە طبعا لە وڵاتە لە زۆربەی کاتیش لە ئەوروپا هەر 40 بۆ 45 زۆر بۆ 50 لەوە تێناپەڕێ، هەر لەو سەکتەری بینا بەرپرسیار لە بەکارهێنانی وزە لەو ڕێژەیە. بەڵام ئەگەر بینە لای خۆمان ئەبینین طبعا بەپێی ئەو دراسانەی بەپێی ئەو ئامارانەی کە لە دایرەی کارەوە، طبعا ئەمە ئامارێکە خۆم وەرم گرتووە لە دایرەی کارەبای سلێمانی بەپێی ئەم سێکتەرانە جیاکراوەتەوە. بەڵام ئەبینین لێرە نەک هەر بڵێن لە سەکتەری بینایە یەکەی نیشتەجێبوونەکان دیسان پشکی شەریان بەرەکەوێت لە بەسەربردننی بەکارهێنانی وزەیە کە ڕێژەکەی لە ساڵ 70 کە بەڕاستی ئەمە ڕێژەیەکی زۆرە کەوابێ ئەگەر بێت و لە یەکەی نیشتەجێبوونەکان بە شێوەیەکی محکەم و باش دروست بکرێت، ئەتوانین تا ڕادێکی زۆر وزە بپارێزین لە بیناکانە. طبعا ئەمانە دراساتی وەکو لە توێژینەوەکانە دراساتی خۆمە کە کردومە، شتێکەیە کە پێوترێت ئەنەتۆمی لە سەرویسە. ئەو وڵاتانەی کە پێوەری زیرەک بەکارئێنن ئەتوانن شیکەنەوە کە بزانن چەنێ لە وزەکەیان بۆ گەرمکردنی یەکەی بیناکانە، چەندێکیان بۆ ساردکردنەوەیەتی، چەندێک بۆ ئاوی گەرمە، چەندێک بۆ پلاگینە، چەندێک بۆ لایتینە. بەڵام لای ئێمە بەداخەوە لەبەر ئەوە یەکەم لە بەهۆی پچرانی کارەباوە ڕەنگە دراسێکی ورد و دروست نەبێ بۆ بزانین چەندێک وزە بەفیڕۆچێ. بەڵام یەکێک لە توێژینەوەکانە من پشتم بە یەکێک لە ستیەکان بەس لەبەرەوە زانین لە ستیەکانە خەدەمات ینی بەردەوامە. ئەمانی طبعا ئەوانش لەوێ شت پێوەری زیرەک نییە، بەڵام تا حدێک ئەزانرێک هەر خێزانێک لە یەکەی کارگوزاریان هەیە، لەوێ بەشی خەدەماتیان هەیە، لەوێ ئەزانرێ هەر ماڵێک چەندێک مانگانە پێویستی بە طبعا خەدەماتەکانیان بەکاتە، چەندێک پێویستی بە چەندێ پارە هەیە. ئێمە ئەتوانین عملێکە عکسکەینەوە، یعنی ئەگەر بزانین نرخی 1 کیلۆوات پەر ئاور چەندێکە، چەندێکیان لێ سانوە زانین بڵێن ئەوەنە بۆ ئێنەرژی سەرفەکە. طبعا 3 شقەی جیاواز لە 3 شقە لە 3 تاپکەی جیاواز، بەڵام بە هەمان مەساحە و بە هەمان ئۆریێنتیشن و بە هەمان ئەندامانی خێزان وەرم گرتۆ بۆ ئەوەی تا ڕادەیەک بتوانین دراسەکە تۆزێ دەقیق بێت و بە وەرگرتنی و ئامارانەی لەوێ دەرکەوتووە کە لە ساڵ 68 وزە لەناو یەکەی نیشتەجێبوونەکانە تەنیا بۆ هیچین و ئەوتە بۆ گەرمکردن و ساردکردنی بیناکان بەکارەهێنرێت. بەڵام وەکو ئەزانین ئێمە لەبەرەوەی هاوینێکی وشک و گەرممان هەیە، لە سایە 40 ئەو وزەیە بۆ فێنکردنەوەی یەکەکان بەکارهێنرێت. طبعا زاراوەی دووهەممان تێرمەل کۆمفۆرت واتە ئاسوودەیی گەرمەکی. طبعا بەبێ ئەو پێناسەیەی کە ئەشتێ کردوێتی، ئەشتێ مؤسسەیەکی ئەمریکی و زۆربەی زۆری ستاندەرەکان ئەمان
ئەیکەن. طبعا ئەم ئەڵێ چی ئەڵێ ئاسوودەگی گەرمەکی ئەو بارودۆخەیە کە تاکەکان تیا هەست بە ئاسوودەییەکەن لە گەرمەکی ژینگەی داوای لە بردنەکەم تۆزێک قورسە تەرجمەکردنی ئەمانە بزات بە هێن بەڵێن بە کوردی، بەڵام ئەوەیە مەسەرەن کەسێک لەو ژینگەیە لە گەرمی ئەو ژینگەیە رازیە، ئەو تا ئەو حەدەی کە رازیە ئەوە پێوتێ تێرمەل کۆمفۆرت. دوای ئەوە کە دیسابستیفیکیشن بوو کەوا بێ ئەوە ناچێتە تێرمەل کۆمفۆرتەوە. طبعا دوو جۆر فاکتەر هەیە کە کاریگەریان هەیە لەسەر تێرمەل کۆمفۆرت واتە ئاسوودەیی گەرمێکی. ئەوانش ئەنێ لە فاکتەرەکان پێرسۆناڵن، یەکیشیان تایبەتە بە ژینگە. ئەوانەی کە پێرسۆناڵە تایبەتە بە تاکەکان مەسەرەن جێندەر فەرقی هەیە، مەسەرەن ڕەنگە جێندەر فەرقی هەیە لە هەستکردن بە سەرما و گەرمایە، تەمەن جیانی لە ڕووی تەمەنەوە، لە ڕووی ڕەگەزەوە، لە ڕووی جلوبەرگەوە، لە ڕووی جۆری ئەو چالاکی بەجێ ئێهێنێ و لە ڕووی ئەمەلەی میتابۆلیزمەوە لەگەڵ ڕووی ئەمانەوە جیاوازە. ئەو هەنێک فاکتەری هەیە ترە تایبەتە بە ژینگە، لەوانە مەسەرەن خێرایی بە کاریگەری هەیە لەسەر ئاسوودەیی گەرمێکی، ڕادەی شێ، دەرەجەی پلەی گەرمای ئەو شوێنە زائیدەن پلەی گەرمای دەرەوە، ئەمانە ئەو فاکتەران ژینگەیەن کە کاریگەریان هەیە لەسەر هەستکردنی تاکەکان تا چ ڕادەیە هەست بە ئاسوودەیی گەرمەکیەکەن. ئەگەر سەیری ئەم وێنەیە بکەن، تەوان ئەمە چارتێکە، چارتی ئۆلۆگایە بە کەلامەتی چاردە. ئۆلۆگای طبعا چی دیاری کردووە؟ زۆنی تێرمەل کۆمفۆرتی دیاری کردووە و دوو فاکتەری سەرەکی هەڵبژاردووە، لەوانە ڕادەی شێ لەگەڵ پلەی گەرما. هەمومان نەزانین ئەم دوانە زۆر کاریگەری هەیە لەسەر هەستکردن بە ئاسوودەیی گەرمێکی. بۆ نمونە کاتێک کە پلەی گەرما 20 بێ، هەتاوەکو ڕادێشی 70 ئەتوانین بڵێن هەست بە ئاسوودەیی ئەکرێ، بەڵام کاتێک پلەی گەرما بەرزە بێتەوە بۆ 28 لە 40 بۆ 45 زۆرتر هەست بە ئاسوودەییگە، لەوە زیاتر هەست بە ئاسوودەیی ناکرێت. کەوا بێ ئەمە پێوتێ ئەمەی کە دیاری کراوە لێرە ئەمە کۆمفۆرت زۆنە. طبعا ئەوەی کە لە وێنەکە دیارە دوو وێنەیە، بریتیە لە دوو خانووی ترادیشنەڵ لە شاری سلێمانی. خانووی دەسە چەپیان خانوویەکە لە ناوچەی سابونکەرانە، ئەوەی دەسە ڕاستیان لە سەرشەقامە، بەڵام لە ڕووی دیزاین و تەکنیکەوە تا حدێک لە ڕووی مەوادی بەکارهێناوە ئەچنەوە سەریەک. طبعا ئەم ستایلە ئەتوانین بڵێن ئەو ستایلێکە ئەو کاتە بەکارهێنرێ. خانووەکان بریتیە لە دوو نهۆمی ژێرمینی تایبەتە بە کارگوزار بە خزمەت گوزاری وەکو نانکردن و چێشکردن و حەمام و توالێت و ئەمانیتیایە. نهۆمی سەرەوە زۆرتر تایبەتە بە شوێنی حەوانە و زۆرتر تایبەترە بە خێزانەکە بە شوێنی حەوانەوە. ژووری نووسنەکان لەوەیە، هەرچیان ئەڕوانن زۆربەی کات دەڕوانن بەسەر تارمەیەکە کە پێی وتراوە ئیوان بە 2 کۆڵم یا 3 کۆڵم ڕاگیر کراوە. ئەمە لە ڕووی تەکنیکی بڵێن دیزاینەکەەوە، بەڵام لە ڕووی مەتیریاڵەکانەوە ئەگەر سەیریکەین طبعا دیوارەکان لە خشتی قوڕ دروست کراوە بە ئەستوری 60 بۆ 80 لە هەنێ ماڵەکانی شاگەشتە مترێک، لەگەڵەوەی کە بەڕووپۆشێک دیسان بەڕووپۆشی لێرێک لە دڵ داپۆشراوە. سەقفەکان کراوە بە داری دارەڕای بۆ بەکار هاتووە، لەگەڵەوەی حەسیریان داناوە و بە سمکی 20 سانتیم گڵیان کۆمپاکت سۆیل، یعنی بڵێن پەستێدراوەتەوە گڵەکە و دانراوە. زیاتر ئەمانە طبعا ئەگەر سەیری بکەین زیاتر ڕەنگە لە پلان و شتەکانەوە زۆرتر تێبگەین. طبعا ئەم خانوانە حوشەیەکی گەورەیان هەبووە بۆی کە بریتیوە لە باخچەی ماڵەکە زیاتر بۆ دانیشتنی عەسان و پێشوازیکردن لە میوان بەکار هاتووە. هەروەها ستایلی دەرگا و پەنجەرەکانی بەم شێوەیە، پەنجەرەکان تەسک و نزیکەی 2 مەتر بەرز بوون. مەدخەلەکان واتە دەرگاکان تۆزێک چۆتە ناوە بۆ زیاتر خصوصیت بۆ ئەوەی کابانی ماڵەکەت کە دەرگا لەیەکێ کاتەوە لە دەرگای لە کۆڵانسەری کۆڵانەکە دیار نەبێ.
طبعا ئەمە شێوازی دووهەمیان کۆنتمپۆرری هاوس ئەمانە خانووی سەردەمە زۆربەی خانۆکان ئێستا زۆربیان ئەمانە تیپیکەڵن بەڕاستی ئەنا شێوازی تریشێ سێتا بخۆنە بەڵام ئەمەشە لە ساڵنکەرانە کە بەداخەوە خانوکۆنەکان تێکە دەویستە ئەم ستایلانەی لێکرێن بەوە جیاکرێتەوە کە حوشەیەکی بچوشی هەیە لە دوو نهۆم پێکاتوە نهۆمی یەکەم هەموو پێداویستەکانی ژیانی خێزانێکی تایە لە چێشتخانە و نووسن و هۆڵی دانیشتن و توالێت و حەمام نهۆمی دووهەم بریتە لە دووبارەکردنەوەی نهۆمی یەکەم دیوارەکان لە 20 سانتیم بریتە لە 20 سانتیم بلۆکی کۆنکریتی دیوارەکانی ناو دەرەوە کە ڕووپۆش کراوە لە هەنێ شوێن بەبەر هەلان ڕووپۆش کراوە لە هەنێک شوێنیش بە کاشی سیرامیک ڕووپۆش کراوە زائیدەن بڵێن سەقفەکان بریتە لە 15 سانتیمی کۆنکریت کەواتەمە هەیکەلەکە پیور کۆنکریتە پەنجەرەکان زیاتر کراوەترن پەنجەرەکان پەنجەرەی ئەم خانووە سەردەمیانە گەورەترە ڕەنگە لەباری درێژیا کەمتر یانی مەتر و 6 بۆ مەتر و 8 پانەکان مەتر و 8 بۆ 2 مەترێکە بێ طبعا ئەمانش تەفاسیلێکە لەسەر مەتیریاڵەکان بەڵام ئێمە بۆ ئەوەی ئەم دوو بەراورد بکەین لە بینی ئەم دوو خانووە لە ڕووی ئاسودەیی گەرمێکی و لە ڕووی کارامەیی وزەوە سۆفتوێرێک بەکار هاتووە کە بە ناوی بەڵێ سۆفتوێرێک بەکار هاتووە بە ناوی ئیدا ئایس طبعا ئەم سۆفتوێرە داواکە ئەبێ هەموو پلانی خانووکەی داخڵکەی لەگەڵ هەموو ئەو مەتیریاڵانەی کە بەکار هاتووە لە بیناکەیە لەگەڵ هەموو زانیاریەکان لەسەر کەشناسی ئەو کەشوهەوای ئەو شوێنە لە ڕووی خێرایی باوە لە ڕووی ئاراستەی باوە لە ڕووی پلەی گەرمی ئەگاتە چەندێک بۆ ساڵێک ئەبێ داخلیکەی ئەمە ئەم داتانەی پێویستە بۆ داخلکردنی دوای ئەوە طبعا هەردووکی بینای بڵێن تەقلیدیەکە بەجیا خانووی سەردەمیەکە بەجیا هەموو داتاکان داخل کراوە بەڵام بۆ ئەوەی بتوانین سیمیلیشنی بۆ بکەین واتە پێم وایە سیمیلیشن ئەوەی کە من بۆی گەڕام لە قاموسە بەمانای هاوشێوەیی بۆی هاوشێوەیی بکەین لە بینی ئەم دوو بینایە طبعا بەرنامەکە سیمیلیشنەکە بەڵام بۆ ئەوەی کاریگەری ئەوانە دەرچێ هەنێک شت بڵین بەجێگیری هێڵینەوەی چێک لەوانە ئۆرینتیشنی بیناکەی ئاراستەی بیناکە هەردووچیان وادامە ناوەڕۆ قیبلەی هەردووشیان و هەردووشیان لە ڕووی ڕوبەرەوە هاوشێوەی یەکترن لە ڕووی بەرزی بیناکانەوە هاوشێون لە ڕووی داتای کەشوهەواکەوە هاوشێون وەکو ئەزانین ئەم بەرنامانە هەتا
There are 208 participants in the conference. The recording has started. زۆر سپاس نازانم کاتەکە تەواو بوو یان نا زۆر سپاس بۆ جۆگرتنتان ئێستاش ئەگەر پرسیارێکتان هەبێ لەسەر بابەتەکە فەرموون دەست خۆش دکتۆرا ئێستا چاکەکاتەمە هەر بەڕێزێک پرسیاری هەیە توانێت بەڵێ بەڕێزە بنووسین پرسیارەکانتان بنووسن. بەڕێزان فۆرمەکە کاکارزان دای ناتوانن پڕیکەنەوە. دکتۆرەژان کاک محەممەد پرسیارەکات چۆن بتوانین پاشماوی پلاستیک لە بینای بەکار بهێنین لە بینایە بەکار بهێنینەوە پاشماوی پلاستیک پاشماوی پلاستیک لە بینایە بەکار بهێنرێتەوە وەڵاهی ئەوەی کە من ئاگادار بم لە هەنێ وڵاتان لەوانە هندستان لە ڕێگاوبانە بەکاری ئێهێنن تێکەڵی مادەی قیریەکەیەکەن ئەڵێن زۆر زۆر بتەوە بێ ئەتوانێت بۆ چەنەها هەزارها ساڵ بکرێن بەڵام هەنێ جارش ئەبینرێ زۆر جار بەڕاستی لە لای ئێمە و تەجروبانە نیە بەڵام زۆر جار من لە یوتیوب سەیرەکەم هەنێ جار بتڵی پلاستیکەکان زۆر جار خۆڵی تێ ئەکرێ و سەفتە ئەکرێ و دائەندێ ئەکرێ بە بینایەکە مانە بە حساب زیاتر بۆ پاراستنی وڵێن ژینگەی و بۆ دووبارە بەکارهێنانەوەی بەڵام ئەبینین ئێستا لە وڵاتانی ئەوروپا بەتایبەتی چێک لە وڵاتانەی کە ئەڵمانیا بەڕاستی بەکارهێنانی پلاستیکیان قەدەغە کردووە ئێستا بۆ ئاو تەنیا بکری شوشە بەکارهێنن چاوەڕوانیەوەکەن ئەو پلاستیکە کەمەی کەماوە بەکاری بێن و دوای ئەوەی تر پلاستیک بەکار نایێنن بەڵام هەر ئەو شێوازانە هەیە کە بۆ بەکارهێنانی پلاستیک لە بینایە. بەڕێزی کەس پرسیاری کردووە کاریگەری چیە لەسەر بەر و مەکست و کاڵەکان بەڵێ کاکارزان ببوورە بامۆست دکتۆرە ببوورە داوای لەبوون دەکەم زۆر سوپاسی دکتۆر دەکەم بۆ پێشکردنی سیمینارە داوای لەبوونیش دەکەم کە نەمتوانین لەسەرتاوە لەگەڵ تامم تەنها یەک تێبینی بەڕێزان ئەو فۆرمێکەوە دامان ناوە لە چاتەکان تکایە پڕی بکەنەوە چونکە لە هەموو سیمینەرەکانی ڕابردووش بەشێک لەوانەی کەوا بەشدار دەبن دەڵێن فۆرمەکەمان نەبینیوە و حەقی بڕوانەمان نییە بۆیە تکایە ئەوانەی کەوا یەکەم جارە بەشداریەکەن لەو سیمینارانە ئێمە ئێستا لینکێکماندانە ئەوە لە ناو شوێنی چاتەکان ئەو لینکە پڕ بکەنەوە و هەر کەسێش پرسیاری هەیە حەزی لێ قسە بکە ینی بە قسە پرسیارەکەی بکە کاک هەڵات با دەستی بەرز کاتەوە تۆ مایکەکەی بۆ بکەوە ئاساییە بە دەتوانێت قسە بکەوەی تریش بنووسین بۆرە دکتۆرەکە تۆم بڕیدا لێبن دەکەم دکتۆرەکان پرسیارێکی کە کاک گۆرانی کاڵە کاریگەری بینا چی دەبێت لەسەر بەرهەمی کشت و کاڵی کاریگەری بینا لەسەر بەرهەمی کشت و کاڵی تەبعاً کاریگەریەکەی نازانم کاریگەری ئەگەر مەبەست ئەگەر ئەتوانێت قسە بکا بە مایکەکە بۆ ئەوەی بتوانم بزانم مەبەستی چییە کاک گۆران ئەگەر ئەتوانین ئەتێندانسەکە دەست بەرزکەرە و وەرتەگرین بەڕێزی کە پرسیاری کردووە خانوە ترادیشناڵەکان کە نوێ دەکەینەوە بە مەوادی سەردەمی خشتی سوور سەرکەوتوو ئەبێت یاخودنا خۆی دەستخۆش بۆ پرسیارە طبعاً نوێژەنکردنەوەی بیناکۆنەکان هەندێک بینایەکێک لەو بینانەی کە بەڕاستی هەردووچیان ئەوەی لە ڕاستیە ئەوەی کە پیشانەمان ئەوانە بدانراون وەکو بڵێن بۆکو هەریتیج بڵدین طبعاً ئەمانە پێویستەکە لە کاتی نوێژەنکردنەوە زۆر زۆر بە وریایەوە نوێژەن بکرێتەوە و ناشکرێت زۆر جار کە ئێمەڵین دووبارە بەکارهێنانەوەی بیناکانی تێک لە دووبارە بەکارهێنانەوەی مەتیریاڵەکان هەنێک بینای کۆن هەیە ئەتوانرێت مەسەڵەن خشتەکانی دابنرێ و ئەگەر بگەڕێتەوە بۆ سەردەمارە و خشتە کۆنانە بەکاربێنرێ بۆ نوێژەنکردنەوەی
تەمانی سێ زۆربەی کات هەرچەنە لای ئێمە زۆر بە ئاگاییەوە زۆر بە وردی ئەو نوێژنکردنەوە ناکرێت بەڵام هات تا حدێگەر باشە بەڵێ خش بەکار ئێدێ و سەرکەوتوشێ لە بەکارهێنانی ئەو بەڕێزەی کە پرسیاری لەسەر کاریگەری بینا کرد لەسەر کشت و کاڵ نازانم بەزەبت مەبەستی چێ بەڵام ئەتوانین یەکشتی تر بڵێن تەبعاً هەتا وەکو بیناکان زۆرتر دروست بکرێ زۆربەی کات لە ناوچە بڵێن ناوچە زەوی کشت و کاڵەکان بەکارهێنن بۆ دروستکردنی بینا ئەمە تەبعاً کاریگەریەکی نێگەتیڤە بێ لەبەر لە جاتیەوەی لەو شوێنەیە سەوز بکرێت و کشت و کاڵی لێ بکرێت سەرەکەی خانووکی لێکرێت عنیکەوابێ ئەو شوێنە طبعا ئەوە گرفتە لە هەموو دنیا گرفتە هەتا لە وڵاتانی ئەوروپا لە ئەڵمانیا ئەو گرفتە هەیە زۆربەی کات بۆ دروستکردن سەرێکی پێویستیان بەیەکەی نیشتە جێبوون هەیە ناچار ئەو شوێنە کشت و کاڵەکان ئەبڕنەوە درەختەکانە بڕنەوە ئەو شوێنە پاقەکەنەوە و بینای لێ دروستەکەن طبعا ئەمە بەڕاستی بینا کاریگەریی نێگەتیڤی هەیە لەسەر ژینگە بە شێوەیەکی گشتی و لەسەر ژینگەی کشت و کاڵی بە شێوەیەکی تایبەتی نازانم ئەگەر بەڕێزێکی بەستەوت پرسیارکە بەڵێ فەرموو سندس بەشیر ئەنمیوت دکتۆر یامەڵا عەفو من پرسیارم نییە بەس ئەگەر ڕوونکردنەوەیەک بم لەسەر جگە لەو تەئسیرەی باس کرد تەئسیری بینا لەسەر کەمبوونەوەی ڕووبەری زراعی هەر ئیزافەیەک بۆ ئەوە ئەگەر مەجالم بیت بەڵێ فەرموو خۆشحاڵە بین دەنامەت بیت دکتۆرەیان تۆزە معلوماتەکە لەوەیە من لەوچە چۆنەڵی لەبەر ئەوەی من زراعیم لەوچە ورتر بێ ئەو بەڕێزەی کە تەئسیر بەڵێ ئەڵێ تەئسیری بینا لەسەر زراعەت تۆ هەموو ئەو مەوادانەی کە لە بیناکەیە بەکاریە هەر لە مەوادی کۆنکرێت و هەر لە بۆیاخ و هەر لە پلاستیکەکە و هەر لە ستیلەکەی کە تۆ ئەی بڕیت و لە کاتی بڕینا کە لە بیناکەیە تۆ ئەو وردەی ستیلە یاخود چۆنەڵی ئەو پاودەرە وەکو پاودەرێک کە دەرەچێت و ئەچێتە سەر عەرزەکە یان لە کاتی کە تۆ مەسەلەن بیناکە لە کاتی شتنەوەی بیناکەیە ئەو مەواد و بۆیەی کە هەموو بەکار هاتووە ئەوە ئەچێتەوە ناو ئاوی مەجاری و